ئەم دینا قوربانی گەورە و بە نرخی بۆ دراوە تا گەیشتۆتە دەستی ئێمە. ئەمە بە دەعوەتکاری و بە سەفرە و بە سیاحەت نەگەیشتۆتە دەستی ئێمە. ئەمە بە خەو و بە ئیسراحەت و بە گەشت و گوزار نەگەیشتۆتە دەستی ئێمە. ئەمە ڕووبارێ خوێنی لە پێناوە دراوە. خۆشەویستەکانم، ئێمە ئێستا بە ئیسراحەت ئەو موسحەفاکەینەوە قورئانە خوێنین، بە ئیسراحەت دێین بۆ نوێژەکانمان. ئەمە قوربانی بۆ دراوە. خۆشەویستانم، بزانە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم والله کە ئەچیتە خزمەت سیرەوە، ژیان نامەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەنجا ئەزانی ئەو پیاوە چی کردو بۆ ئێمە تا ئێمە لە گومڕاییەوە دەرکات بەرەو ڕووناکایی. خۆشەویستانم، سەرانی کوفر لە قوڕەیش هەموویان کۆ ببنەوە، نابێت ئەم محەممەدە بە ئاشکرا ئاوا دەعواکات، ناکرێ ئێمە وازە بتەکانمان بێنین. چون بۆ لای بەنی هاشمەکان، چون بۆ لای ئەبوو تاالبوان، محەممەد تەسمیل ئەکەن یا حەدی ئەوەیە تەنها بیکوژین. اختیالکردنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یەکەم هەدەف و ئامانجی سەرانی کوفر بوو. خۆتان ئاشکرایە لاتان ئینسان ئەگەر دیندارش نەبێ، خواناسش نەبێ، مەلایەک لە خێڵەکەیە هەڵکەوێت، حەمیەتی قەومیەتی وای لێکات کە مناڵەکەی تەسمیلی دەستی کەسێکی تر نەکات، ڕادەسی دەستی خێڵێکی تری نەکات. هەموو خێڵەکان کۆ ببنەوە لە بەنی هاشم کەوە محەممەدی کوڕی عەبدوڵڵا عەلەیهی سەڵات وەسەلام تەسلیم کەن، ڕادەسیانی کەن. بەڵام ئەوان وتیان نایدەین. ئەوە بوو وڵاتی شاری مەکەیان بەجێهێشت، شوێنێک هەبوو ناوی شیعەبی کوڕی ئەبی تاالب بوو، هی خۆیان بوو، هەمویان خێمەیان هەڵدا بوو، چادریان هەڵدا بوو و دەرنران لە شاری مەکە. 3 دانە ساڵ حیسار کرایە سەریان. پەیمان نامەیەکیان نووسی قوڕەیش، وتیان بۆ کەس نییە ژنیان لێ بخوازێت، بۆ کەس نییە ژنیان باتیە، بۆ کەس نییە ئاو نانیان باتیە، بۆ کەس نییە هیچ مامەڵێکیان لەگەڵا بکات، بۆ کەس نییە دانیشتیان لەگەڵا بکات، سەردانیان بکات. هەموو شتێ مقاتەعە کرا. خۆشەویستەکانم، ئەبوو تاالب هەرچەندە بێ باوەڕ بوو، هەرچەندە موشریک بوو، بەڵام ئەمەی قبوڵ بوو لە پێناو برازاکەیدا، برازاکەی ڕادەسی ئەوان نەکات. خۆشەویستەکانم، واللهی حاڵێکیان بەسەر هاتووە ئەو 3 ساڵە گڵای دارش نەبوو بیخۆن، حیوانیان لەگە خۆیان نابردبوو، شیر نەما لەناو حیوانەکان نابیدۆشن، حیوانەکانیشیان سەربڕی هیچ نەما بیخۆن، دایکەکان شیریان نەبوو لە سینگیان نابیدەنە مناڵەکانی خۆیان. سعدی کوڕی ئەبی وەقاس ئەڵێ واللهی شەوێکیان ئەلەو 3 دانە ساڵەیە کە ئێمە لە شیوی شیعەبا بووین، ئەڵێ دەرچوون پەرژینێکی زۆر قایم بێ لە ڕووتان سەر ئاو بکەم. ئەڵێ ئەو ئاوەی کە بردبووم سەر ئاوی پێ بکەم، بینم شتێک لە ژێرما هەیە تەقەیەت، عەجیبم هێت، من لەم سەحرا لەمەیە، ئێستا شتێ لە ژێرمایە چی بێ ئەبێ؟ ئەڵێ کە دنیا ڕووناک بووە زانیتم ئەمە پێستەی وشترە و وشک بۆتەوە لە ژێری منایە. ئەڵێ واللهی بردمەوە تەڕم کرد خوسانم لە ئاوە، پاشان دام لە ئاگر 3 دانە ڕۆژ ئێمە بە پێستەی وشتر ژیاوین. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئاوا قوربانی داوە بۆ ئێمە. خۆشەویستەکانم، دوای ئەوەی کەوا پەیمان نامەکە هەڵوەشایە و دوای ئەو 3 ساڵە حیسار لە سەریان نەما هاتنەوە، بەڵام ئەشکەنجە و ئازاری ئەمسی گەنجە خواناسە، ئەم دە ئافرەتە خواناسە بەردەوام بوو. وتی بڕۆن هیجرەتکەن بۆ وڵاتی حەبەشە، بۆ لای نەجاشی، ئەو پیاوە کەس لێیانە زوڵم لە کەس ناکات، بڕۆن بۆیانە، خۆم بە تەنیا ئەمێنمەوە، دعوەی ئەو خەڵکە ئەکەم. ئەوان ئەشکەنجە و ئازاری زۆریان بینی، تەحمولیان نەما، بۆیە ئافرەتەکان و پیاوەکان هەمویان لەگەڵ مناڵەکانە بۆ وڵاتی حەبەشە بەڕێکەوتن. خۆشەویستەکانم، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ساڵی 10 بیعثەتی پێغەمبەرایەتیە، بەڕاستی عام الحزن بوو. ئەو مامەیی کەوا بەرگری لێکرد نەیەش کەس ئازاری با، مامەی لە بەردەستی وەفاتی کرد. ئەبوو تاالب بێ کەس مایەوە، کەس نەما دیفاعی لێ بکات. ئەوەندەی نەبرد سایی سێبەری ماڵەکەی، قەڵای ماڵەکەی خەدیجە وەفاتی کرد. الله ئەکبەر، خۆی ناوی نا عامی حزن، ساڵی غەمباری و دڵتەنگی بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. تەواو ئینجا اختیالی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر نزیک بوو، زۆر نزیک بوو لەوەی بیکوژن. لەگەڵ زەیدی کوڕی حارثەیە ڕەزای خوای لێ بێ بەرەو شاری تایف بەڕێکەوتن. وتی بڕۆ با بڕۆین، بەڵکم ئەو قەومە سینگمان بۆ بکەنەوە، ماڵمان بۆ واڵا بکەن، ئێمە بتوانین لێیا دەعوە بکەین. بەڵام خۆشەویستانم، ئەوەی نەئەکرا ڕووبە، ئەوەی نەئەکرا ببینرێ لە تایفا ڕوویدا، تریاژیدیا ڕوویدا لەوێ، هەچی مناڵ هەبوو، هەچی گەنج هەبوو، هەچی ئافرەت هەبوو،
هەمویان بەردیان ئەگرتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. زەیدی کوڕی حارثە فەرمیێ سوێن بەخوا سەری شکاب و سەری تەوقی سەری شەقی بردبوو خوێن لە ناو قاچی ڕێیە کرد. لە پێناو ئەم ئیسلامەیە وەکو وتم ڕووبارێ خوێندراوە خۆشەویستەکانم. هەزارەها سوکایەتی کراوە بە سەروەرمان. ئەوە بۆ ئەوەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مەکە بەجێهێڵێ خۆشەویستەکانم. عەبدوڵای کوڕی مەسعود ڕەزای خوای لێ بێت دیمەنێکی زۆر غەریب زۆر دڵتەزێن زۆر حەزینمان بۆ گێڕێتەوە. ئەڵێ ڕۆژێکیان کە خۆم چوم لە ناو بەیتا لە ناو کەعبەیە قورئانم خوێن زۆریان لێدام بە حەدی بورانەوە ئەوە نەیان لێدا. ئەڵێ ئەوە نەمزانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هاتە ناو کەعبەوە نوێژێ کرد. ئەبوو جەهل و کۆمەڵێ لە یارانی لە دەوریا کۆبووبوونەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئاوا نوێژێ کرد. ئەبوو جەهل وتی کێ ئەتوانێ پیسی وشتر و ناوسکی وشتری بەنی فولان بێنێ بیکاتە سەری محەممەدە. فقام أشقى رجل منهم خرابترین پیاوەکانی سەرانی قوڕەیش و کوفر وتی منەیکەم. چوو یەک فەردە یەک مەنجەڵی گەورە پیسی وشتر و ناوسکی وشتری هێنا چاوەڕێی پێغەمبەری خوایە کرد صلی الله عليه وسلم بچێتە سوژدە و بیکاتە سەریا. ئیبن مەسعود گێڕێتەوە ئەڵێ وەڵڵاهی کە چووە سوژدە ئاگام لێ بوو هەچی پیسی ئەو وشترە هەبوو کردێ بان سەر و بانشانیە. وأنا أنظر لا أغني شيئا من سيرمە کرد بەڵام هیچ دەسەڵاتێکم نەبوو نەمەتوانی هیچ بڵێم نەمەتوانی بڵێم بۆ وای لێکەم. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەو حاڵە بوو فجعلوا يضحكون سەرانی کوفر و مشریکەکانش پێی پێکەنیتن. ورسول الله صلى الله عليه وسلم ساجد لا يرفع رأسه هێندەی لەسەر شان بوو هێندە پیسی لەسەر شانی بوو نەیەتوانی ڕاستەوە بێ لە سوژدەکەی. حتا فاتیمەی کچی هات ڕەزای خوای لێ بێ ئەو هەموو پیسەی لەسەر شانی لادا. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەری بەرزەوە کرد فەرمووی اللهم عليك بقريش خوایە خۆت سزایان بۆ بنێری خوایە. اللهم عليك بأبي جهل خوایە ئەبوو جەهل لە ناو دەی وعليك بعتبة بن شيبة خوایە عوتبەی کوڕی شەیبە لە ناو دەی. حەودانەی ژمارد وەلیدی کوڕی مغەیرە و عوقبەی کوڕی معیط و ئەمانەی هەمووی تیابوون ئومەیی کوڕی خەلەف حەودانە کەس بوون. ابن مسعود فرمي پیغمبری خوا صلی الله عليه وسلم دعای لێکردن وتی خوایە ئەمانە لە ناو دەی. ئەڵێ والله لقد رأيت الذين عد رسول الله صلى الله عليه وسلم مصر صرع يوم بدر. فرمي سوێن بەخوا لە ڕۆژی بەدرە لە جەنگی بەدرە ئەو حەوکەسەی سەروەرمان دوعای لێکردن لە ناوچن سوێن بەخوا لاشەی هەر حەوتیان لە جەنگی بەدرا کەوتبوون. ئێمە پێغەمبەرەکەمان صلی الله عليه وسلم ئاوا قوربانی داوە بۆم دینەمان خۆشەویستەکانم. لە ڕۆژێکی وەک ئەمڕۆیە لە مانگێکی وەک ئیمڕۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هیجرەتەکە وڵاتی خۆی بەجێهێڵێت.